ئازان ئێمە بەردەوامە بین لەگەڵتان ئەم تەوەرەمان تایبەتە بە بابەتێکی تەندروستی و بە تایبەتریش بۆ خانمانی دووگیان زۆر گرنگە. لەم بەشەی پرۆگرامەکەمانە هەندێک زانیاری و ڕێنمایی بە خانمانی دووگیان ئەدەین بابزانین لە قۆناغی دووگیانیە چ ڕێنمایەکی گرنگ هەیە کە خانمانی دووگیان پەیڕەوی بکەن بۆ ئەوی کە ورتر و باشتر لەسەر قۆناغی دووگیانی خانمان گفتوگۆ بکەین. ئێستا بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە هەولێری ئازیزەوە میوانداری یەکێک لە دکتۆرە زۆر ئازیزەکانمان کردووە کە ئەو ساڵانێکی زۆرە خزمەتەکە لەم نێوەندەیە. ئەویش زۆر بەڕێز دکتۆرە عەتیە حەمەد سەعید ساڵحیە کە بەڕێزیان ڕاوێژکاری تەندروستین. ئێستا بە خۆشحاڵی لە ستودیۆکانمان لە پایتەختی کوردستان و هەولێری ئازیزەوە لەگەڵمانایە. دکتۆرە گیان سڵاو لێبێ و بەیانی و باش بێت. سوپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ لەگەڵمانە بیت بۆی کە کۆمەڵێک زانیاریمان بیتە لەسەر قۆناغی دووگیانی بەگشتی. ئەمانەی هەر دەستپێکی گفتوگۆکەمان لەوە دەست پێ بکەین بابزانین قۆناغی دووگیانی ئەو قۆناغەیە کە خانمان زۆر بە ترس و لەرزەوە ئەچنەوە قۆناغەکەەوە تەنانەت ناوێرن دەست بەنە هەندێک شتیش کە ترسی لە بارچوونی مناڵەکەیان لێکێتەوە. بەیانیتان باش هەموولایەک بەیانی باش تەوەرەکی گرنگە تەوەرەکی گرنگە باسی بکەینەوە لەو زۆر شتی دیش هەیە جێتان لێە؟ بەڵێ بەڵێ دکتۆرە فەرمووی. بەڵێ جۆمان لێتە جێتان باشە باش جارێ لە پێشەوە ئێستا فەرقی زۆرە لەگەر جاران دووگیانی و مێردکردن و ئەو فەرقی گەلێک زۆرە چونکە جاران ئەگەر خوندەواری هەبوو باشتر بوو لە ئێستا کچانی وڵات ئەگەر لە خوێندن بان هەتا تەواویان نەکرد با مێردیان نەدەکرد. ئەگەر لە 5 سانەوی بایان 6 دەچونە مەعهەدیان کولیە لەو ماوەی لە ماریبابی خوان زۆر شتیان دەدیت زۆر شت فێر دەبوون ئەوجا هاوسەرگیریان دەکرد هاوسەرگیریشیان دەکرد ئەوە نییە بە زۆرم لێ بەمێردرێن هەتا لە گوندان قەت بە زۆرم لێ بەمێرد نەدراین چونکە ئەو گوندان زیاتر ئازادن لەگەر گەنجەکانی خۆیان قسام بکەن و تێک بگەن و یعنی یەکتر تێدەگەن کە ئافرەت هاوسەرگیری دەکا هەر مەبەست ئەوە نییە زاوزەی بکا و نەفەران زیاد بکە. ئێستا وای لێ هاتیە یعنی بە داخ و پەژارەی زۆرەوە کچان لە 13 ساڵیش بەمێرد دەدەن دڵە بێ جارێ لەم تەوەستەی بەمێردی دەدەن دەیفرۆشن یان ژن بەژنەی پێ دەکەن ئەوە زۆر زۆرە ئەوە ئێستا زۆر زۆرە یعنی گوای دنیا پێش کەوتێوا چوونەتە ناو مەریخ کەچی ئێستا لە ناو کوردەواری یەک بە ئێک و ئەو شتان دەکەن پێی نایە ئەمە دەچمە سەر مەوزوعی دووگیانی ئەوەندە گرنگ نییە هەندی ئەوە گرنگە کە ئافرەت بەمێرد دەدرێ لەگەر پیاوەکەی پێکەوە ژیانەکی ئاسایی فێر بن بژیان و تەواوکەریەک بن. بەڵێ باشە چونکە ئافرەت بە تەنێ ناژیە پیاویش بە تەنێ ناژیە هەر لە بەروەی کە ئادەم دروست بوو لۆ خۆتان دەزانن ئەوە مەچوە ناو ڕوونکردنەوەی دین لە دیندارەکان ئەوەی پرسن کە ئادەم دروست بوو حەواشی لۆ دروست بوو معنای چیە؟ معناوەیە پیاویش بە تەنێ ناژیە بەبێژی دێمەوە سەر دووگیانیەکەی پرسیار لەو کردن دووگیانی خانمان جارێ بێزەحمەت ئەو پیاوەکەی ناناسی نازانین تەبیعەتی چیە ینی ئەوە قەیدی نییە ئەگەر ئێک خزم بی ئەوە دەزانی یان برادەری نێزێک بن تەبیعەتی دەزانی دەنا مێردی پێ ناکە ئەگەر تەبیعەتی لە نەوعی خۆی نەبی دەرە ناکەم بەس لە کوردەواری ئێستا هەندە پاشە پاش گەڕاینەوە بەو 33 ساڵی هەندە دواکەوتوینە لە هەموو بوارەچەوە لەوەش دواکەوتوینە بە قسەی ئافرەتەکە نییە چونکە ئافرەت بە زۆری خوندەواریان نییە پیاویش نیانە ئەحسائیم کردیە لە 165 ئافرەتی ئەو کۆمەلگایە لە 165 خوندەواری نییە ئەوەی ئێستا عمری 25 سارە پیاوەکانیش بە ڕێژەکی زۆر خوندەواریان نییە جاران لە عسکەریە فێر دەبوون بە 2 سار عسکەری ئەلفبای فێر دەبوون ناوی خۆی فێر دەبوون ئێستا ئەویش هیچ نییە کاتە دکتۆرە بەڕێزت ئەم شێوازە با تەواوی کەم بێ زەحمەت بەمێردتدا هەمووی مانگەک 2 مانجی پێ نەچووە ئەوە لۆ هیچی نەبوو ئەوە لۆ نێتیە ئەوجا دەست پێ دەکەن ئەو دکتۆر و ئەو دکتۆریش هەن زۆر بۆر بووینە گەلێک زۆرە دکتۆر ئێستا زۆر زۆرە
ئەو جا دەست دەکەنێ بە دەرماندانێ ئەوەش تەشی هەڵەیە ئافرەت هەتا ساڵێک دەبی لەگەر هاوسەرەکەی یەکتر بناسن ئەو جا باسی دووجانی بکە کاتی باسی دووجانیش دەکات ناچیتە دکتۆری ژنان و بنووسە دەرزی و دەرمان دەبی پیاوەکەش بچی پشکنینی لە بۆ بکرێت چونکە زۆران گەیشتونەتە قۆناغی وەی وەرە لۆ دانێمەوە ئەو فلیمی لۆ دانانەوەش زۆر مهمە ئەوە 25 سارە پەیدا بووە لە وڵاتەی وەرە لۆ دانێمەوە سندانی لۆ دادنێەوە ئەمە لە ساڵەکانی 79 کە هاتمەوە لە ئینگلتەڕی بەتەمای IVF بووین IVF یعنی لۆ دانانەوە لە خەستخانەی ڕزگاری دوایە حربەکەی بەسەردا هاتڕامانگر حتا جیهازەکانیشمان نیوەی هاتبوون هەمووی دزرا لە ڕاپەڕینەکەی بێزەحمەت ئافرەت کاتی مێردی دەکات جارێ با لە پیاوەکەی تێک بگەن یەکتریان قبول بی نارم خۆشی بووە طبیعەت زەحمەتە یەکێکی خۆش بووە هەر بە ماوەی زۆری دەوێت پێکەوە بژێن ئەو جا باسی دووجانی بکە کە باسی دووجانیش دەکا ئەگەر داچیتیان خەسووتیان ژنەک لە مارە دەرێ لۆنەت بوو برێ با پیاوەکە بستە تەحلیلێ فەرموو باشە دکتۆر پێمان خۆش بوو پرسیاریەوەکەین وەکەوەی سەرەتا بەڕێزی ئاماژەی و پیاک تەمەەن زۆر گرنگە لە چ تەمەنێکا چ کوڕەکە چ کچەکە چنە پرۆسی هاوسەرگیریەوە لە ئێستا بەداخۆ گۆڕانکاری زۆری بەسەرا هاتووە بەڵام ئەگە لە تەمەنێکی گونجاوە ئەم کچ و کوڕە چوونە پرۆسی هاوسەرگیریەوە چۆن بتوانن پلان دانێن بۆ ئەوەی کە بتوانن منداڵێک دروستکەن بتوانن ئەم خانمە بچێتە پرۆسی دووجانیەوە ئایا پێویستە مێردەکەش لەگەڵ ژنەکەیە هاوکاری سەرەکی بێ بۆی کە لەم پرۆسەیە بە شێوازێکی تەندروست بەڕێ بکەن؟ بەرە سپاس ئەوە لێرە هەندێک مەچالم هێنامەوە تاکو پێتان برێم شتێکی زۆر نامۆیە بەڕاستی قێزەوەنە یعنی کە ئەوەی تەماشا دەکەم ئەو فایلە ژن و مێردێک کەوا بوونەتە یەک 7 سارە 3 جار لۆی دانرایتەوە 3 جار عینی کەچە دکتۆریش کە ئێستا دنیای داگیر کردیا دوونێ پێرێ بوو لەگەر دکتۆر فەرهاد بەرزەنجی لە کۆڕێک لە هۆڵی ڕۆشنبیران باسیۆمان دەکرد گوتی ئەی هاوار ئەوە چییە ئەو شتە گوتمەوە لە مێژە من ئەو شتەی دەزانم 3 جار وەرە IVF لۆ بکەی پارەی لێبەردەیەوە بیدۆشی پیاوەکەش 0 بێ ئەی ملەتی کورد لۆ هەندە نەزانی جارێ ئەدی نابی بچی کابرا فەحسێ بکە کە فەحسی کردو 0 بوو ئەخ لەبەر چی ڕازی دەبی کچە تیمەکی عەرەب بێتن برێ لۆ دانێمەوە چ لۆ دادەنێتەوە تۆی لە چێ داینی کە ئەتو تۆیەکەت 0 بی چی دینارم فەرمون بەداخەوە دکتۆر باشە بەڕای بەڕێزە دکتۆر پێمان بڵێ کچ و کوڕەکان چۆن هۆشیار بن لەم بارەیەوە ئەوە ئەرکی کێیە کە کچ و کوڕەکان هۆشیار بکاتەوە لە سەرەتایە باست لەوە کردوتت ڕێژێنە خوێندەواری زۆرە لە ئێستا بەڕای تۆ ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە ژن و پیا تووشی ئەم حاڵەتانە بن معلومە ئەگەر خوێندەواریەکیان هەبێ کە پیاوەکە دەچیتە فەحسیە دەبینی 0 دەنووسی 0 دەبی ئەو پیاوە بچی بزانین لەبەر چی زیرۆیە ئایا بەڕاستی زیرۆیە یان باشیان فەحز نەکردە یان هۆکارەکە لەگەڵی ئەو جێ ئیشی لێ دەکا تۆیەکە دەمری مەسەلەن بابڕێن دێتە دەرێ بە مردی یان هیچی تێدا نییە یان لە منداریەوە تاریخی وەردەگری تاریخ ئەی هاوار نەخۆشی و دەستنیشانکردنی نەخۆشیان وە چارەسەری نیوەی تاریخە تاریخی ئەو کوڕی وەردەگری لە منداڵیەوە کە ئاتە دەرێ ئاداچی بابی لە گەری بووین کویان خزمەت کردە چی لێکرایە بەرموویتەوە بە مندارینا تووشی حادسەی بووان ئایا یان نا بردیتیانە دکتۆران لە بۆ کێشەی میزی ئایان نا ئەو شتانە هەموو دوایە دەردەچی کوڕەکە لە منداریەوە لە کۆرانی ئیشی کردیان عملەی کردی لە عمری 7 ساری هاوار يعني تاريخي لو ورناقنا أي دكتورنا بناو دكتور بناو شهادة عندنا والله مستاهلين أنقول تاريخي ورقرن تاريخ نيوي زياتري تشخيصه دواء كتشخيص تنكر أو كرة صفرة دبي بيهن تيب طبعا دبي بينيرن لو كان دكتورة شيليزاني بور إيميزيو ميزرو كلية وبزان أوش تانيه متوايانا
گونەکەی هاتیتە خوارێ لە منداریان هە لە سەرەوە مایتەوە هەیە هیچ عیبینە بەس گونەکەی دانە بەزیە ئەگەر بە مداریەوەدا کوبابەکە ڕۆشنبیربان دەیانزانی کە گونەکەی نهاتە خوارێ هەر بە منداری دەچن عملیاتەکی دەکەن دەهێنە خوارێ گەشەی دەکا بەس ئەگەر هەر لە بنی زجی بمینێتەوە گەشەی ناکا لەبەر ئەوەی تۆی دروست ناکە ئەی هاوار تاریخی وەرگرن تاریخی نەخۆشیە وەرگرن فەرموو دکتۆرە هەستایە ئەوە دوای دەسمەسەر دکتۆرە بابەتێکی زۆر گرنگە ئێستا بەڕێستان تەمەنێکە لەم بوارەیە خزمەتەکەن وەکو زانستی تەندروستی تۆ باسیەکەی بەڵام کۆمەلگاکەی ئێمە بەداخۆ زۆر جار ڕێگە نایەت بۆ نمونە کوڕەکە گە بچێ پشکنین کات و بزانێ ئەم کوڕە کێشەی هەیە پێی عیبە باسیکە ژنەکەی پێی عیبە باسیکە ئەمە کفەکەن و لەوانەشە چەند ساڵێک بەردەوام بێت و گرفتیشان بۆ دروست بێ ئێمە چۆن بتوانین ئەم بابەتە تەندروستیانە بە ئاشکرا بتوانین بە دوای چارەسەر بکەڕین دوای تۆمەتەکانی کۆمەلگا نەکەوین کە ئەزانی چەند لێکەوتەی خراپی هەیە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەرەوە کوڕمەدی ئەمە نەمگۆ لە سەرتاوە کۆمەلگا داڕزایە پشتا پشت گەڕایتەوە کۆمەلگای کوردیوانە بووە ئەمن 56 سال پێش ئەوڕۆ بوومەتە دکتۆر ئەو کاتی یانی شۆڕشی کوردیش دەستی پێکردی و پیاویشیان لە چای بوونە و هاتینە و کەم بوومە دکتۆر لێرە هاتشمە و کوردستان لە 67 یعنی مێردیان پێشمەرگە بووە نای بووە ماوەک ئەوجا بەرنامەم لۆ دانایە ئەوها بەنەوعەچی کە پیاوەکە بەنەوعەچی بێ لەو فەحسێ پێشمەرگە بووە لە چای هاتیتەوە بە دزی فەحسمان کردیان ئەوجا عیلاجم دایتە ژنەی دەنا ئەگەر کابرا سفر بێ ئەم عیلاجی چ بدەمە ژنەیان توجارەتی پێ ڕاستە ئەمە توجارەتمان بە کەسەوە نەکردیا هەر بە بەلاش میلەتمان يعني براشة شيء واجبة دكتور كذا دكتور خول بويني ببتا تاجر وبتا صاحب عمارة وقصر وقصور والله هلا عيني خاني مكان لجي خوي تواني تنبي كرمو نشم قوريا زور عيبة بخون بريم دكتور تجارت ببشرية وفكم تبي اتوها وكاريان بي عيبي تشيا لو عيبة لو بس خوي هذا الشيء ادي لوجنا كي هالرجال عيادة شيء او عند درمانه يذكري باویش بستە پشکنین دەستە پشکنین وەکو پێم گوتن یان ئەوە تا نهاتە خوارێ یان ئەوە تا تووشی هەوکردن بووە یان هۆکارەکی دی هەیە ئەگەر چارەسەری هەبوو پێی دەرێن چارەسەرت هەیە سەبرێ بگرە ئەگەر نەیبوو پێی دەرێن ئەتون نادبێ نارین بڕۆ IVF بکە لەکن فلان کەسی و 3 جاران پارەی لێ بەرداتەوە هەر زێڕۆکەی ئەگەر هەبی لۆی فرۆشتیە ئەگەر نەیبی قەرزی کردیە تخۆشتیوە هەیە لەو هەولێرەی 3 جار بچیتە IVF آخر کابراش پۆلیس بوو ئەی هاوار کابرا پۆلیس پارەت لە چێ هێنا پارە لە چێ هێنا ها ڕاستەکەی زۆر ڕاستە دکتۆرە بێعەقل نەبوو جاران باشە کەواتە دکتۆرە باسی ئەوەمان بۆ بکە بەڕێزت هەموو ئەو خاڵانەی کە باست لێوە کرد و ڕوژانتت بەداخەوە ومێ دەکەین کە ئیدی وردە کۆمەلگا بەرەو هۆشیاری بچێت کە بتوانێت ئەو بابەتانە پەیڕەونەکەوەکو تۆ باسی لێوەکەی کابرا پۆلیسێکی داماوە چەنەها مانگە موچەی وەرنەگرتو چۆن توانیوێتی 3 جار ئەو بابەتە ئەنجام با دەستت خۆش بێ با باسێک لەوە بکەین ئێستا تەوەرە سەرێکیەکەی ئەم ڕۆمان باز لە دووگیانی ئەکەین ئەگەر خانمێک بچێتە نێو پرۆسەی دووگیانیەوە بێت بۆ لای بەڕێزت ڕێنمایەکانی بەڕێزت چییە بۆ ئەو خاتونە ئەو خاتونە ئەبێتە ئەو نۆمانگە لەسەر کورسێک دانیشەیە خو لەسەر خەرەوێرەڵێک پاڵکەوێت هەڵنەستێت وەرزش نەکا بەس بخوات و بخەوێت تۆ چۆن ڕێنمای خانمانەکەی والله ئەو فلیمە زۆر فلیمە بەڕاستی ئەو فلیمە چ خۆشە دووجیان بێ کچێ بابە من نەخۆشم هەیە ئەوە باش بۆ دەبیر هێنامەوە تازە ئەو ڕاق کەماتە بەردەوی هەیە یادت بە خێربی عایشە چاردە زجی بووە چاردە زگ نەوەکەی هاتەکنە من لەوانە گوتی وەڵا نەکەم لەکن تو بە کاتە گوتم ڕسمەکەم لۆ بینە نازەم ڕسمەکەم لۆ نەینە چاردە منداری بووە جگە لە 7 زجی ئەوی دیکەی لەبەر چووە چاردە منداری بووە نۆ کڕ و ئەوی دی کچ هەموو ئیشە چ کردیە لە گوندی بە حیاتی دکتۆری نەدیتیا ژانی هاتی تێ ئەو حیوانی دۆشیە واللهی نەخۆشم هەیە و خۆی ناوکەکەی بڕیا ئەی دکتۆر ژنی ئەم سەردەما بۆ شێوازە نییە
ئەوان ژن بوون ئێستا ژنۆکەش نینە ئەوان شاژن بوون ئێستا ژنۆکەش نینە فەرموو باسی دووجانیت کرد هەروە مەقالەکەم هاتەوە بیرێ یعنی هاتە بەردەستی لە ساڵی 2006 نووسیتم لۆ قوتابیان کە هاتمەوە بەڵیان باز دەکەم کاتی کە ئافرەت لە بێنوێژەکەی ڕادەوەستی یعنی ڕاوەستایە کە ئەنەما زجی هەیە هەتا بزانین ئەو زگە کەنجین دیار دەبی لە سێمانجی ئەەکەم 3 هەفتە بیزگەکە زەربی 3 دەدەی ئەو جا دەبتە زەربی 3 دەدەی ئەو جا جەنینەکە دەبیتە 12 سانتیم هەروەها هەتا 3 مانگان دوایە لە مانجی 6 و 7 و 8 و 9 دا زەربی 5 دەدەی ئەو جا بەژنەکەی مندارەکەی دەردێ سەری دەردێ حەجمەکە لە جێ خۆی ئەوە محازەڕەمدا سوتفە محازەڕەکەم دیتەوە کە دایتمە تەڵەبان ئەمە نەخۆشمان هەیە تازەی لە یەکمانجی لەسەر تێپەڕیان ئەکسەر دەگاتە دکتۆری لەویش ئەویش دەرێ زگەکەت مردیە زۆر حالەت بووە زگەکەت دری لێ نادا ئێبا بەخت در لێ نادا ئەگەر ئەنگۆ بسرمانیشن يعني لقرآن بيروزج داهاتيا السمع والبصر والفؤاد يعني تندا زاري ديش هاتيا يعني ولي تيق يعني تسلك تشيكا لقرها الكيجنا كي يكتب دا قرن لروجي سيز الله تساعد دايما جي أو دوري كجنا كبرين بين وجهكي أو يا زي ما جاء بين وجهكي لا يتشي ما جاء بوتزاري دو روج دي ما روج سيزلو تساعد أو زائلك كيديت الدرية أقل لو دو سيروجي لقر بياوين نوست دروس نابي كوربا دروها تاني هاتي هشا بين وجه دبي هي بين وجه نابي شرط يزقى كي هبي دكو تمانقى كيدي زاري وعدي ويناتيا حفت بدري ليدا هتا نبي حفت دري لنا دا بونمونا او هاي در ليدا تخطيتي لو دكي باش او حالتها تشيديا كاستا باسي دا كم زور جرينجا افرتان جان لي بها تا سودي لي ورجرن كرت فيديو كشم نارد لبو بلا بيني ومانا بس دري ناتانين سيطري لسربكين او جا اگر بو لسري تيبر مانجك شي لسر تيبري راوستا هتا دقاتا مانجي دوام او جا حسابي كوربالا كذا كي اوش تانية ليرة اوش تانية دي فحسي دكا دينير تسونركم لوبكا سونر تيجو او لدوي درو ادي تو بس دكتوري جناني كلينا برسي كتم كنجي بين وجهكت كوا ايوا هي 6 هفتيه ايوا هي 2 ماك زارك دبي ايوا هي 3 ماك زارك دبي نكر يكسر لسري تيباريز جي هي نخير هي لسري تيباريز جينيه راوستلي او ذاك راوستلي دبي حسابي وي بكين دو جاني تشلو يك هفتيه القران بيروز دا فرميتي حمله وفصاله في 30 شهرا وزي معناتها يعني نو ما نقول نورش دكاتة دزار بين وجهي تيبر بي أو زاد يعني من دار بيته دري كهات الدريش ما مشي بداتي هجدة مانقان لو شو هندس سودي هي أو ممكن جنا كذا داتا من داري توشي نخوشي عن نابي أو جاكيدا ينتدري لما مشي برقري لشا يعني نوتشي بتوانا دروز دبي لولاتي أو السرماية أو السربرزية أفرد ما مقداتا من داري هي استهناي داري والله لو والله بيضا كريم ما مشي تقدرتي كسي دائما كنت لو خوي تكتسوا عندي هاري شيلن ما مقداني من داري تقناتي ليه مقرن زور تورما باشا دكتور جان كدوجان دبي حسابي دمان قام كاوزا مداري بي نقبتي لم هجمان جيو بري والله كيف خوتا دبي دري هينم دنالو خوش دمري هقمان نيار عمليات الدواء دكتور بدوي برواري جوانا زورا قرن بدوي برواري جوانا قرن وازمان لا لدايقوني سروشتي هنا برواري اللو دكا بقربان او بحسي اي في اف ام هندو كاغلو كردن اي في اف يعني دانا انا وكهمو يدروي لولاتي يكسنيا اي في اف بزاني كرديت انا تجاره سوداء تجاره رابحه للجيوب
لۆ باغەرەکەیان لۆ ملەتی کورد ئەنفال بابە گیان ملەتی کورد 2 جار ئەنفال کرایە ئەنفالی 85 و 6 و 7 و 8 لەلایەن بەعسەوە بە 180,000 نەفەر هەر لە گەرمیان و لە لایمە جگە لە بارزانەکان ئەنفال کرا بە زندی داک باب یان باب هەرات داک مدارەکان حتا کۆرپەیزجیشی ئێستا شەروەدەیان بینەوە ئێستا واسی و 3 سارە ئەنفالەکی دیکرا خێزانی کوردی کەمی کرد بەهۆی نەشتەرگەری سزێریەنەوە هەندی چەقۆیان لە بەزجێنە هەندی مداریان لەبەر بچوێنن برێن وەڵا لێ نادا درەکەی بابە گیان کاتان لێ دەکەم کە دکتۆری بووە تجارەت ئەو وڵاتە تێکچوو ئەنگۆ ناپرسن لە بەرچی ئەو هەموو عالەمە هەردەیە بە بەحری ئیجایدا دەڕوا دەچیتە سکندناڤێ دەچیتە نەمسای دەچیتە هەرجەیەکی دەست ئەگەر وەریانگرن فەڕەنسا و ئینگلتەرا لەوێ دەبی مداریان بن سروشتی ببێ ئێکەیان دووە دووبارە دەچنەوە دەرێن بڕۆ هەتە ئەو جا دێنەوە ئێرە لێرە عیلاجێ وەرگرن ئەوەی ئەمن لە کنمە بە 2-3 دقیقان باس ناکرێ بەس بڕۆن کتێبەکانم بخۆنەوە نووسیتم کاتی ئەمن مردم احتیمال ئێستا ڕۆژێکی دی بمرم ڕەنگە بە سەدەها دکتۆریش دەرێت دەبا بمری بتۆپی خوانەکە دکتۆرە تەمەندرێژ عەلەقەل کتێبەکان دەخوننەوە دەبینن کە میلەتی کورد بە چ نەوعەکی ئەنفالی لێکرا ئەنفالی لێکرایە بە منداربوونی غەیری سروشتی بە مندار لە بارچوونێ بە سەرپێچی بە سەرپێچی پیاوان کە هەمویان تووشی ئیلتیهابات بووینە بە ئەوەی جغارەنا ئەو شتە نێرگلەیە نازام چێ دووکەری لێدێ زۆر شتی دیش بەنە نووسنی شەوان هەرچی هەیە سعات 11 لە بازاڕان ناین دەخوا بابە لۆ لەبەرچی مندارتان وا لێ دەکەن نەنوێ مندار کە لە سعات 8ەوە نەچتە ناوجێی سعات 6 بەیانی هەستی لۆ مەکتەبێت کەواتە سفرە پێڕە ناکە باشە دکتۆرە جان باسی بکەم بەس دێمەوە سەر مەوزوعەکی بەرە ویستم پرسیاری ئەوە بکەم لەوەی کە بەڕێستان لەو ماوەی کە ئەم خانمە دووگیانە و پیاوەکەشێ بێ هاوکاری بێ لە ڕابردووە شتێک هەبوو ینی هەمووی دایکمان نەزانین کە لەوانێ دوو مناڵی وردیە بوو بێ مناڵێکیش لە ناوسکی بووە نانیشی کردووە ماڵیشی پا کردوێتەوە ئیشیشی کردو دەرمانیشی بەکارنێنەوە مناڵەکەشی بە سروشتی بووە و نوقسانیش نەبووە بەڵام لە ئێستایا مانگێکە چۆتە پرۆسی دووگیانیەوە ئەم کەسە وازی لە هەموو ئیشەکێناوە خۆی خستۆتە سەر جێگایەک خواردنێکی تەندروست ناخوات و لە هەمان کاتیشا ئەڵێ من دەست بە ماژتێ لەوانێ مناڵەکەم گرفتی بۆ دروست بێ ئێستا ڕێنمایی بەڕێستان وەکو پزیشکێک چەند ساڵێکە خزمەتەکەن لە ڕابردووە هیچ شتێک نەبووە مناڵێکی سروشتی و مناڵێکی تەندروست ئێستا مناڵەکانمان لە دایکە بن هەندێکیان داونە هەندێکیان ئۆتیزمە هەندێکیان نوقسانە ئەمە ناگەڕێتەوە بۆی زۆر دەرمان بەکارهێنان یاخود لە دکتۆرێک ڕوا بۆ دکتۆرێکی تر لە دکتۆری ترۆتەوە بۆ دکتۆری تر ئەم نۆماگە چەندین دکتۆر ئەکا یاخود شێواسی خۆراکی ئەبێت چۆن بێ پێم خۆشە ڕوونکردنەوە لەسەر ئەم بابەتە بیت زۆر سپاست دەکەم ئەویش زۆر جوانە وەلەو شتی دیم زۆر پێ دەبیبیرم ئەوە ڕیپۆرتی سایتۆجین کە چۆتە ئێران ئەزمایشگای و تەخەسوسی ژەنی پزیشکیە کاتی چۆتە تەبریز خیابانیش بە خشمال ساختمانی پزیشکان چووە مندارەشی 3 ساڵی هەیە ئەو هەیە مندارەکە گۆتیتیان ئەوە جیناتی تەواو نییە یاخود کرۆمۆسۆمی تەواو نییە ئەمن هەرچەند لێکم داوە فەحسم کرد داکو بابەکی سروشت جوان ڕێک و پێک مندارەکیان پێە ئەوەندەم غەم لۆ خوارد گوتمەوە کو لە دایک بووە بە عەمەلیات لە دایک بووە ڕاکێش چونکە ئەوانەی عەمەلیاتان دەکەن نازانن بە جوانی سەرەکەی دەرینن یان ئەگەر سەر و قوبی پێش وەخت دەیکەن لاقەکەی دەردێ ئەوەلی لاقەکەیە ئەو جە دوایە تا سەرەکەی دەردەین ئەزیەتێ دەدە بە تەئکیدی ئەو مندارە نازدارە ئێستا دەمتانی ڕسمی پێشانتان دەم نەمزانێ پرسیارێ دەکەن بەس لە کتێبەکەم هەیە زۆر جوان بوو مندارەکە چاوەکی جوان جسمەکی جوان وەڵا کرۆمۆسۆمی تەواو نییە ئەو مندارە ئۆکسجینی لۆ مێشتی نەچووە لە کاتی دەریان هێنایە ئەگەر 2 دقە زیاتری پێ بچی کە نەخۆشەکە بەنجی وەرگرتی ئەوجا ئەگەر ئیپشتێبی عامبی هەتا دەری دێنی 2 دقە زۆرە ئەگەر لە 2 دقان تێپەڕی هەتا مندارەکەی دەردەینی خون لۆ مێشتی نەچی ئەو مندارە زامدار دەبین مێشتی زامدار دەبین یان کە هینایەنە دەرێ
یەکسەر دکتۆرەی لێ نەبی یان نێرسەکی یعنی ستەرکی لێزان خاوێنی کاتەوە ملی ئەوها ڕاگری و ئۆکسسیجینی داتێ 2 دقەی تێچی ئەوجا ئەوها بکە مێچی زاندار دەبێت ئەو مندارە دەرکەوتیە سایتۆجینیان لۆ کردێ لۆ داک و بابەکە وڵاتیە ئەوە عائیلیە عائیلە داک و بابەتی نازداری جوان هیچ عیبیان نەبەوە چێ خزمن گوایە خزمن ئەدی هەموو دەمێ ملەتی کورد هەر بە خزمانی نەکردیا ئەو جا لێرە دەرچووە دەرە هیچ عیبەتی کڕۆمۆسۆمی نییە ئەوە تا 1 2 3 4 هەمووی هینایتەوە کۆپیم کردی ئەوی دیمدایتەوە لەیس گۆتی تیان خزم ئەمیش دەرێم ناوانە خزمیش نینە خزمە چیوانینە ئەو تا دەرێ دەتێز does not identify ئەگاداری گواریان لە ئەخیری ڕیپۆرتەکەی دەرێ ئەو فەحسا هیچ شتێکی پێشان نەدا کە کڕۆمۆسۆمی ناتەواوبی ئەو فلیمەش پەیدا بووە ئەو فلیمەش پەیدا بووە کڕۆمۆسۆمی ناتەوا بووە مۆنگۆڵ دیارە مۆنگۆڵش کەمە مۆنگۆڵ معناوێ ژمارەی کڕۆمۆسۆمەکانی یەکەکی زیادە یان کەمە بەڵێ XX وایە یان X 45 XX هەیە وایە ژمارەی کڕۆمۆسۆم دەبی 23 جۆدبی ئیویان یەکەکی زیادەیان یەکەچ کەمە ناچمە سەر کڕۆمۆسۆمات دوور و درێژە بەس هەندە زۆر نییە لە هیچ کۆمەلگایەکی کڕۆمۆسۆمی ناتەوە هەندە زۆر نییە ببتە مندار هەرچی هەبی پێی برێن وڵا کڕۆمۆسۆماتی تەواو نییە بڕۆ فەحسی کڕۆمۆسۆمات ئەویش توجارەتە چیدیە توجارە خاسرە غیر رابحە لە بۆ عالەمێ خاسرە یەکەچی دی گۆتیتیان 47 XX دەرێ دیسان بردبوویان مندارەکە peripheral blood sample chromosome analysis shows non-disjunction Down syndrome باشە یعنی ئەتوو دیارە خۆ پێویست ناکە هەندەم شەوەشیانکەی ئێکە گەرجارەی مندارەی ببی کڕۆمۆسۆمی تەوانێت معناوی نییە چی دیشی دەبی زرای ببێ شتیوان نییە ئەو مندارە کە لۆیان کردیە کڕۆمۆسۆم بە مردی دەرچووە مندارەی دیە بە مردی دەرچووە لۆ منداری ناتەواو عملیاتێ دەکەن لۆ داکە نایبێ زۆر مەشاکل زۆرە لەو بابەتەی ناچینە دوێ داون سیندرۆم بی ئەوجا ئەگەر داون سیندرۆمش نەبی هەندێک نەخۆشی دی هەیە کڕۆمۆسۆماتی تەواونیە زۆر کەمە نیوەی عالەمێ وەرە بزانە منداری معوەقیان هەیە ئەوانە هەمویان جینات نینە باشە مسمانجمنتی پێ دەرێن بە ئینگلیزی یعنی خزمەت نەکراینە بە باشی کاتی کە هاتە دەرێ زۆر باشە دەست خۆش دکتۆر بێگومان تۆ بەرێککەوتن لەگەڵ کەیسەکانان زۆرترە زۆر بابەتی تر هەیە کە بتوێ قسەی لەسەرکەی سپاس دەکەین کە زۆر بەباشی ئەو بابەتانە دڕونکردنەوە بەڵام ئەگەر ئێستا خانمێکی دووگیان بینەری ئەم بەرنامەی ئێمە بێت ئەگەر بڕیار بات ئەگەر ئەمە سی دووەمی بێت و مناڵی یەکەمی بە نەشتەرگەری لەدایک بوو بێت بڕیار بات مناڵی دووەمی بە سروشتی بێت ئاشتی وابێت چونکە زۆر کار لە ناو خانمانە باوە ئەڵێ من مادام مناڵی یەکەمم بە نەشتەرگەری لەدایک بووە ناتوانم مناڵی دووەمم بە سروشتی بێشتی وا هەیە دکتۆرە با قسەتان لۆ بکەم نازانم ست نەرمین لە چێە من ئەوە بەحسی ساری 84 دەکەم ئافرەتەکی مامۆستا لای من نۆبەرەکەی وەڵاشی لە پێشەوە بوو کە وەڵاش لە پێشەوە بوو بێگومان مەجال نییە مندارەکە بێتە دەرێ دەبی نەشتەرگەری لۆ بکەیت لۆم کرد کوڕۆکی جوانی بوو ماوەچی پێچوو دوو سار دیسان نەشتەرگە یعنی حملی بۆ دووجانی دوایە زەختی پیاکرد بوو زەختی پیاکرد بوو محاولەماندایە ئەوە بەحسی نەخۆشخانەی جەمهوری دەکەم جارێ ڕزگاریمان نەکرد بۆ جەمهوری ئەو لێرە ئەی دووەمی وتمان وەڵاهی تەماشاکەین با بزانین محاولەت بدەینێ محاولەماندایە نەبوو تەختیتەکەی باش نەبوو نەشتەرگەریم لۆ کرد ئەوە دوو نەشتەرگەری دوای دوو ساری پێچوو سار بۆ 86 بزانم 85 ئەمە ڕزگاریمان کردبەوە تازە دیسان دوو جیان بوویتەوە لۆ جاری سێەم قەرەویش بوو لۆ خۆی ڕۆژێکی کە هاتە لام باسی وەی کرد ئەو پرسیارەی لێ کردم
گوتی ئەمن دوو جار نەشتەرگەری لۆ کردیمە دەتانم مندارم بی جارێکی دێ منیش لۆم شەڕح کرد مامۆستا بوو گوتم وەڵڵاهی ئەتۆ حەوزت زۆر باشە عیبی نییە هیچ عیبەک لە ناو ڕەحمەت نییە ئەمن ڕاستە دوو جارم لۆ کردی بەس زۆر دەگمەنە دوای دوو جاران مەجالت بدەمێ لۆ ئەوەی مندارەکەت ببیتەوە دەبی ئەمن ئەوە دانیشم لە کرێت دە 12 ساعتان هەتا بزانم کە ژانت دێتێت چ لێ دێ لەسەر جیهازێش بی بەس شتەچی دێ هەیە ئەگەر ئەتو ئێکەک هەیە نێرسەک لە کرێت بی کە ژانت هاتێ دە 12 ساعت مەجالتدا ئەگەر نەبوو خێرا تەلەفۆنێ بکە بتینتە خەستەخانەی دیسان لۆت ڕادەوەستم دەیکە ما بزر بوو لێ بزر بوو دوو مانجی پێت و ئەمن ئەو کاتی عیادەکەم بەرامبەر نەخۆشخانەی پار ئێستا پار نەبوو ئەو کاتی ئەنجومە ئەوەی لێ بوو مەرکەز شەرتە خانیەکانی ئەمین عامەکانە منیش خانی ماڵم لەو لای بوو وەڵا دەبینم ڕۆژێکی هاتەوە هەندێک زەرد بوو ڕەنجی ئەی گوتم تەخیر بووی ئەوە لۆ تازە هاتیەوە تو تێ نەپەڕی ئەدی ماوەکەی تێپەڕیا وەڵا ئەوە پێکەنی گوتی ئەدی مندارم نەبوو گوتم چێ عملیات کردی گوتی وەڵا ئەدی ئەتو نەدگۆ ئەگەر لە مارێ بیدەجوی زۆر دری خۆش کردم ئەوە دوای دوو عملیاتان لە مارێ بووی ئەمە نارێم نابێ دەلی لە ئەوە بوو بەڵام ترسناکە نەگەستا دوو یەکەچیشی ببی نایبی چونکە نازان عملیاتان بکەن عالمی سەقەت کردیە لە هەورازەوە سزگەکەی هەر دەدڕن ملی ڕەحمی ناکرێتەوە کەوان عملیاتەکەیان کردی هەر دەستکە ئەگەر ژانی بێتە ئێرە دەتەقی تووشی مشکلێکی گەورە بووم مانجی ڕابردوو لە ناحیەوەی کە ئێکەکەم جاری سێ بگوتویان دەبی زگەکەت بینی نەدەرێ لە مانجی شەشەم یان ئەوە تا خۆت دەمری یان هەردووکتان دەمرن یان ئەوە تا نابی دەبی ئەو مندارە تەواو بێتە دەرێ پێشوەخت ئەمنیش مەجالندایە گوتم جاری ڕاستە با بتە حەبمان گوشتە گوناحە با نەمری ئەو مندارە مجال دەدەمێ ئەوەش وەرەقە ئەوەش هەروەعدی ژان تاتێ بێ بە سرعەت وەبوو هات ئەو کاتی هات خێرا پێ ڕاگەیشتین لە عملیاتەکەی زگەکە کاتی مندار بەنجماندا تەقی ئەو جێ عملیاتیان کرد بۆ دوو جار ئیدی مندارەکەم پاراس ئەلحەمدوللا مندارەشی زندی بوو دامە دکتۆری منداران ئەویش بە هەر حاڵ هەتا دووریمانەوە فایدەی نەبوو واللهی سعاد 11 دەستمان پێکرد ئەمن چاریش لە عملیاتێ بوویمە دوو جار زجیم دووریە و هاتمە دەرێ دکتۆرە جەڕاحەکانی لە گەرم بوون وەرۆ نەزیفە دیسان نەزیف بوو هاتین مەجبور بووین زگەکەی یعنی ڕحمەکەی دەرینین هەتا خوونەکە ڕاستی بۆ ڕێی ببەستین بۆ ڕێی کە لە سەرەوە دێ لە شریانی گەورەی ئەبهەر دێ لە بۆ ڕحم لەوێ بەستم ئێکە بەستیشت تازەکەلچی نامینێ سەرەوەی ڕحمەکەمان لابن ئێستا شەروا گلەیم لێ دەکەن و تهدیدم لێ دەکەن ماریان ئاوا بێ و مارە هەرچیە لە جیاتی برێن دەستت خۆش بێ تۆ ژیانێت ڕزگار کردو دکتۆر مندارەکەشن نەجاتدا مندارەکەشن نەجاتدا داکەکەشن نەجاتدا دەرێن ڕحمت لۆ لابرد دکتۆرە جان دەستەکانی خۆش بێ ئێمە زۆر سپاس دەکەین سپاس بۆ تۆ ئەوەی ئێکەک عملیات کرابی لەو زەمانەی زەحمەتە جارەی دی بکرێتەوە خەتەرناکە لەسەر داکە و لەسەر منداریش بەڵام معناوە نیە نابی دەبی بەس ئەنگۆلێم گەڕێن بە ئەو قسەش باس بکەم مەرێن خەلاص نەخۆشەک دیسان هات دوو منداری بووە بە سروشتی 6 سارە نەیبوویتەوە 6 ساڵ وایە چارەسەر نەکرای لە خۆی بۆتەوە نەشی دەویست والحاصل حساباتم لۆ کردکەوە 28 دوازدەی دەبی منداری ببی 28 دوازدەی هاتەوە و دووبارە تەختیتم کرد ئەو مندارە گەورەیە گوتم وەڵاهی گەورەیە ئەوە ژانیشی نهاتیتێ دیسان مەجال دەدەمێ کچەکەش زۆر بەخۆ بەمێردەوە زۆر مسەقەفن مادیسەوە بزانم پیاوەکەی لۆ خۆشی ڕێک و پێک وەڵا دوایە لۆماندانا 30 مانجێ نهاتی ساڵێ هەشەوەکی ئەتو باست کرد زۆری لەکرد مهمە ئێچی 2025 وانە ئەوی شەڕێ دەکەن تاریخێکی جوان بێ ئەمن ئەوم لۆ دانەنا ئێچی لۆم دانە ناگۆتم جێ لێبێ ئەمن هەشتی مانجێدا دەنێم ئاخر ڕۆژ تەختیتم لۆ کردی تەختیتەکە دەرێ مندارەکە باشە بەڵام ئەگەر ئەوە دەباس سلوێک هەفتەیە بەس ئەگەر ڕۆژێکی لە ڕۆژان ژانت هاتێ بزانیت ناجوولێ لەو ماوەی زووەرەوە
آخر تەختیتی هەندێک کەمی لێ دەدا ستەرەکانم تێگەیاند ستەرە مامانەکان هەر وعدی هات شەوێ خەبەرم دەنێ کورتی دەکەمەوە نەهاتوە هەتا عینی ئەو ڕۆژی لۆم دانا هەشتی یەک عملیاتی بکەم هەموو حاضر کردێ مخدرم حاضر کردێ لۆ خۆم حاضرم بچمە عملیاتێ سعات 6:30 تەلەفۆنیان لۆ کردم گوتیان ئەوە خانم هاتەوە ئەڤین خان هاتەوە ژانی لێ گوتم دەی فەحسیکە وەڵڵا گوتیە زۆر باشە سستەرە مامانەکەم گوتی زۆر باشە ئەو سەرکات دەخوارە ئەی گوتم دەستت خۆش بێ خێرە تەلەفۆنم لە دکتۆر ژیان عمەری کرد وەرە بگەیە پێشی من ئەوە مندار دەبی پێشتر پێم گوت وەرە لە عملیاتێ 7:47 دقە وەڵام دارەکی جوانی ڕێک و پێک هاتە دەرێ کێشی زۆرە 4 کیلۆ 700 غرامە داکەچی سوشت بابەکی دڵخۆش فەرمو ئەو مندارەکەتان عملیاتی دەویست خۆ بۆ 42 هەفتە معنای چی ئەنگۆ منداری ئەو میلەتەی هەموو بە 36 و 37 دەردەینن ئەدی ئەنفال چییە هەمووی ئەو هاو شەلەل و بەس بی حکومەت دەبی بێتە نایە حکومەت وەزارەتی تەندروستی دەبی بێتە ناو خەت حسابات بکە لەگەر ئەو خەستەخانە خصوصیانە کە نەشتەرگەری دەکەن لە مانجی هەشت نابی تێگەیشتن نابی ئەمن زۆر مەم خواردێ لەو میلەتێ تااقەتم نەمایە غەمێ بکەم چی دی ئەو جا نۆبەی ئیعلام دەبی تێبگە ئەمە خۆم دەپێچمەوە ئۆتا تەسلیمی گۆی دەکەم دەستەکانی خۆش بێ دکتۆرە دەچی پرسیار دیتان هەبوو لەسەر هەر بابەتە چی دێم چونکە معناوەنی ئەو عالەمە دەرێوەرە ڕحم دەرینان دێ ئەخر معقولە ئافرەتەك 12 منداری بووبی بە سروشتی بێنوێژی تەواو بووبی 52 سارە وەرە گرێت هەیە لۆ دەرینم بابە گرێ نییە هەندی فستەقۆکە چێ سقەیدە کە دوای لێ وەستاوە ئەگەر هەندی پرتەقاڵەکیش بگرێ بەجێ دێلی لۆ خۆی دەپتێتەوە ئافرەتینە ژنی کوردەواری ئاگاتان لە خۆتان و لە کچەکانتان بی بە قسەی دختۆران هەرمە خەڵەتێن دەستەکانی خۆش بێ دکتۆرە زۆر سپاس دەکەین زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ڕێنمایەکانێ بە هیوای ئەوەی کە خانمان خێزانەکان بە گشتی سوودیان لێبینی بێت دووبارە سپاس بۆ تۆ کە ئەمڕۆ ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێری خۆشەویستۆ لەگەڵمان نبووی دەستە خۆش بێ دکتۆر عاتیە سپاس بۆ تاوی زانیاریەکانت ماندوو نەبی